عزیزان خۆی گەورم ڕۆبەکانی بە جۆرێک دروستکەوە کە هەریەکە و لە شتێکا بەهرەی هەیە جا زۆر خۆش ئەم بەهرەی خۆت بەکاربێنی زۆر جار لە خوێندندا هەوڵی ساڵانێکی زۆرە خوێنی بگەیت بە ئاستێک بە پلێک بۆ بڕوانامی کە خۆت ئەتەوێ بەڵام جاری وە هەیە ئەو بڕوانامێت بۆ بەدەست نایەت کە لە بوارەکەی خۆت هەیە بۆیە ئەم ڕێگرنیە لەوەی کە تۆ خەونەکەت بێنی جدیان لەو بوارە کارکەی کە ئەتەوێ بۆ زۆر ئەو نمونە جوانانەی کە کۆڵیان نەداوە ئەگەر بۆ نە بڕوانامە کەشیان لە بوارانە بوو بێ ئەوە بە جۆرێکی تر ئەو توانە ئەو لی هاتووی خۆیان بەکارهێناوە یەکێکیش لەو خانمانەی کەمانەوەی ئەمڕۆ ئەزمموی بێ بگوازینەوە خات و ڕۆژگار بورهانە کە خانمێکی فۆتۆگرافەرە و بۆ زیاتر ناسینی دەچینە لای خۆی خات ڕۆژگار بەخێروی ڕۆژگارگیان لە کێکەوە حەز و خولیای فۆتۆگرافەریت بۆ دروست وەڵی ماوەیەکی زۆر ئەبێ من حەزم لە ئیشی ڕسمگرتن و وەلی فۆتۆگرافی ئەوانەیە بەڵام وەکو دەستپێکەکەم تقریبان 5 ساڵێک ئەبێ دەستم پێ کردو بە شێوەیەکی ڕسمی دایم حەزم لێ بووە حەزم لە ئیشی وێنەگرتن بووە ئیشی فۆتۆگرافەرەکان سەرنجیان ڕاکێشاوم حەزم کردو ڕۆژێ لە ڕۆژان وەکو پیشەیەکیش هەڵی نەبژێرم وەک ئەوەی کە خۆم ئیشی وەکو خولەیەک ئیشی لەسەر بکەم و بۆ خۆم ڕسم بگرم و کامێرایکی تایبەت بە خۆمم هەبێت و هەر کاتێ بمەوێ هەشتێک پێم جوان بێ ڕسم بگرم هەر دیمەنێک کە سەرنجم ڕاکێشێ لای خۆم تۆماریکەم دایم حەزم لێی بووە چاتڵیان کە دەوروبەرەکەش ئەوان زانیوە یەک تێکسترتیانە فریامانکەوە ڕەسەما بگەن پێش ئەوەی دەستیش پێ بکەم من دایم هاوڕێکانم خێزانەکەم یەکەم کەسێک کە هەڵیان بژارد بە بۆی ڕسمیان بگرێت من بوو دایم وتوانە کە تۆ ڕسمەکانە جوانەی تر ماوەیەکی لەوەتەی کە مۆبایلی زیرەک هاتووە و کۆڵیتی ڕسمەکان تۆزێ هەم کامێرەی هاتووە بۆ مۆبایلەکان و کۆڵیتەکان وردە وردە بەرز بوونەتەوە ئیتر هەر لەو کاتەوە من هەر مۆبایلێکی زیرەکم پێ بوو بێت دایم ئیشی وێنەگرتنم پێ کردووە و دایمش دەوروبەرەکەم وتوانە باشە ئێمە هەر ئەم مۆبایلێ ئێمە ڕسمی پێگرین بۆچی لای تۆ جوان دەرئەچێ بۆ لای ئێمەوان نییە لە ڕاستیە خۆی ئەمە بۆ حەزی ئەو کەسەیە بۆ ئەوەی کە چۆن ڕسمەکان ئەگرێت بە چ چاوێکەوە سەیری دیمەنەکان ئەکا لە چ گۆشەیەکەوە ئەگرێت چۆن ڕووناکی و تاریکی ڕسمەکان هەڵەبژێرێ لۆکەیشنەکان ئەمە هەمووی دەور ئەبینێ جا چ کامێرایەکە پێبێ یا مۆبایلێکە پێبێ تەنها کۆڵیتەکان ئەگۆڕێ ئەگینا هەمان چاو ئەیبینێت و هەمان شێوازیش ڕسمەکان ئەگیرێ تەنها ئەوەیە کە کامێرا کۆڵیتەکەی بەرزترەوە لە مۆبایل باشە ڕۆژگارگیان پسپۆرەکەی خۆت کە بۆت خوێند زۆری فەرقە لەگەڵ فۆتۆگرافەر زۆر زانستەڕامیارەکانە چۆن ئەمزانە یەکیان گرتەوە زانم وەڵی یەکیان نەگرتەوە لە ڕاستیە دوای ئەوەی کە جامیعەم تەواو کرد طبعاً لە ماڵەوە بووم دامەزراندن و شت نەبوو هیچ حەزم لە بوارەکەی خۆم نەبوو لە ڕاستیە حەزیشم لێ نییە کە ئیشی تێ بکەم بەس کە فۆتۆگرافی لە بەرەوەی حەز و خولەی خۆمە ڕاستە زۆر دوورە لە بوارەکەمەوە بەڵام زۆر مرتاحم پێی و حەزیشم لێ ئیشی تێ بکەم عنی زیات وەک ئەوەی کە چەندێک حەزم لە بوارەکەی خۆم نییە ئەوەی کە بۆم نەزان سەڕامێرەکانم تاو کردووە ڕێک بە پێچەوانەوەم بۆ فۆتۆگرافی لەبەرەوە هیچ ئامادە نیم ئیش لە ئەو بوارەیە بکەم حەزم لە سیاست و شت نییە لە ڕاستیە ڕۆژگاریان کاتێک دەستەکەی بەیشێ بگومان ئاسان نیە سانانیە ڕەنگەیانی وەکوتت بۆ مۆبایلێک دەست پێ کردوێ بەس ئێستا ڕۆژگار گەشتوتەوە ئاستی کە سپاس بۆخوا ئیشەکی تاو دیار بێ کە توانی بێتی لە بوارەکەی خوا دەربکەوێ تا ڕادەیەک لە ئاسەر ئاستی شارەکەی خۆم کە دەربەنی خانە بێگومان لەبەر ئەوەی من یەکەم خاتوم بووم کە لە دەربەنی خانە دەستم پێ کرد و عادەتەن یەکەم جاریش کاتێ دەست ئەەکەی بە ئیشێک کاتێک کە تاک ئەبی تاقانە ئەبی ناڕەحەتەکەمێ ناڕەحەتەکەی وەک ئەوە نیە کێشەیەک بێتە ڕێگە و لە ڕاستیە چکە سواز بخوا هەم شارەکەی خۆم هەم خێزانەکەی خۆم زۆر پشگیرم بوون لە ئیشەکەیە هیچ قورسێکم نەهاتە پێش بەڵام وەکو خۆ و ئاسترێسێک دروست ئەبێ لەلاو سەر ئەەکەم سەر ناکەم ئیشەکەم قوبول ئەەکەن قوبولی ناکەن ئەتوانم بەردەوام بم ئەم شتانەیە کە عنی شتێکە لە دڵتا دروست ئەبێت و ڕەنگە بێتە ناڕەحەتێک بۆ لە سەرەتایە بەڵام دوایی کە تێکەڵی بوارەکە بووی ئەو شتە زۆر سانە ئەبێتەوە لەلاو جالب لەبەر ئەوەی کە هەر ئیشێک سەرەتا کە دەستی پێەکەی ناڕەحەتە بەڵام وردە بە ڕاهاتن لەگەڵ بوارەکە ئاسانە بێت باش یەکەمجا کە بڕیارەتدا دەست بکەی بەکاری فۆتۆگرافەری وەکو پیشەیەک هەڵی بژێری بیرۆکەی خۆت بوو یان خێزانەکەت ئەو بیرۆکەیان پێیت
لە ڕاستیە هەردوو لە لەبەر ئەوی من خۆم زۆر حەزم لێ بوو حەزم لێ ئەکرد سەرتا وەکو وتم خولەیەک بۆ حەزم لێ بوو وەکو خۆم ڕەسم بگرم و ئەوانە نەکەکو پیشەیەک بەڵام دواتر کە خێزانەکەم زۆر هەیاندا وتیان کە تۆ ئەوە نەباشیت بۆ وەکو پیشەیەکیش هەڵی نابژێری یعنی ئیشی لەسەر بکەیت بە تایبەتی وەکو وتم لە دەربەنیخانە کەسیتیانە بۆ خاتون ئیشی وێنەگرتن و شت بکات و زۆر کەسیش خۆمان هەمومان ئەزانین ئافرەتەکان زیاتر لەگەڵ ئافرەتەکان مرتاحترن ئیشی لەگەڵ بکەن و زیاتر لە یەکتریتی ئەگەن بۆ نمونە ئێستا من ڕەنگە بزانم کە تۆ کاتێککە وێنەتەگرم چ کێشێکە بۆ دروست ئەبێ وەکو خاتونێک کە حیجابی ئەزانم لەچکەکە و لە کاتی ڕەسمگرتن نابێت تەرکیزی لەسەر بلار نەبووە شل نەبووەتەوە بۆ نمونە یان لە سەر چلایەک بۆستی جوانترە ئەو جوانی لەبرتایە چۆن بۆستی جوانترە تاوان ئەمانە خاتونێک زۆر زیاتر لەو شتە تێئگات لە بەرەوەی هەمان بارودۆخی هەیە و خۆشی هەمان هەستی هەیە کاتێکە ڕسم ئەگرێت و گرنگی بۆ شتانەدا لەبەرەوە خێزانەکەشم کە ئەیانزانی من ئەوەنە حەزم لە ئیشەکەی و تا ڕادێکیش خۆلیا و بەهرم هەیە تایە یارمەتیاندام و زۆریش پشتگیریان کردم و لە ئێستا لە خۆشم زیاتر دڵخۆشم بە ئەو ئیشەکە ئیکە ڕۆژگارخان باست لەوە کرد ینی بۆ ئێمە خانم زۆر گرنگە گەر خانمێک لەگەڵمانابێ مرتاحترین ئەجا وێنەش ینی وەکو زانین هەر با بڵێن شکڵێک نییە هەر وێناک نیە زۆر جار یازگاریەکی خۆشە تۆ بواری فۆتۆگرافەرەکەت بۆ شتێکی تایبەت بەکار هێناوە ینی بۆ منە بواری هەمانە بواری سروشتا ئیشەکە هەمان لە بواری وێنەی پۆرترێتا ئیشەکە ینی تر ڕەنگە بوارەکە خۆ شارەزابی جۆرا و جۆری هەیە تۆ لە کامیانە پسپۆرەکەت وەرگرتویان ئەوە تا لەوە ئیشەکەی لە ڕاستیەوەکو خۆوت بواری وێنەگرتن ستایلی وێنەگرتن زۆر یعنی ئەوەنە فراوانە کە ڕەنگە بە دان و دوان و سیان و سەد و ئەوانە ناژمێردرێت تۆ حەزی لە هەر بوارێک بێت بۆ نمونە حەزی لێ بەس ڕسمی گوڵ بگریت بۆ نمونە فلاور فۆتۆگرافی پێڵێن ئەمە هەیە حەزی لێ بەس ڕسمی زۆر شتە وردە بچکۆلانەکان بگرێ وەکو مێرووەکان مێرو بچکۆلانەکان هەیە حەزی لێ ڕسمی گوڵ بگرێت هەیە بەس حەزی لێ ڕسمی بۆ نمونە وەکو خۆوتە سروشت بگرێ ئاژەڵە کێویەکان بەڵام ئەو بوارەی کە لە ئێستا من ئیشی تێ ئەەکەم وەکو ئیشکردنتیایە ئیشی بۆنە و مناسەباتەکانە پۆرترێتی بکوزاوایە بۆ نمونە وێنەی مناڵە ئیتر زیاتر لە ئەو شتانە ئیشی تێ ئەەکەم بەڵام وەکو حەز و خولیا حەزم هەیە لە بواری تریشا ئیش بکەم لە داهاتوە ئینشاءڵڵە جارێ نازانم بۆ ئەویان ئیشتیاکەمیانە بەپی دەرفەت و بوار بزانم چۆنە ڕەخسێت باشە خات ڕۆژگار ئەگەر کەسێکی ئاسایی بێوێت وێنەیەکی جوان بچرکێنێت پێویستە ڕەچاوی چ شتێ بکاوە چۆن بۆستێت چ پیاوە بە یاخود ئافرەت بێت هەنە زانیاریمان بڕێ وەڵاهی شێوازی وەستانەکان بەپێی ئەو بواری کە تۆ ئیشی تیاکەی ئەگۆڕێت بۆ منە تۆ ئەگەر مۆدەلێک بیت ئیشی ئارزکردنی جلوبەر بگری یا هی لە چک بکەیت ئەمە شێوازی وەستانەکان جیاوازن بکو زاوایەک بن بۆ نمونە ڕسم بگرن ستایلی وەستانیان جیاوازە بەپێی بوارەکەی تۆ حەز لێ بۆ نمونە تۆ کەسێکی بۆ نمونە تەخەڕوجە هەیە عادەتەن ئەوانی تەخەڕوجیان هەیە بە تایبەتی جلە کوردەکە گوڵیان بەدەستەوەی ئەوانەی کە هی کڵاوەکە ئەکەن کڵاویان پێەیە بۆ منە هەیە کتێب هەڵ ئەگرێ هەیە ئەو کاغەزەی وەکو شەهادە پیشانی ئەدەن بەدەستیانەوەیە یعنی تۆ کاتی ئەوەستیت هەیە ئەڵێ من نازانم دەستم چی لەکەم لە پیاوان و لە ئافرەتانژە ئەم کێشە زۆر دروست ئەبێڵێ نازانم دەستم چی لێ بکەم عادەتەن بۆ پیاوان کۆمەڵێک ستایلی وەستان هەیە تهدیدە بەڵام بۆ ئافرەتان زیاترە بوارەکە ینی فراوانترە چۆن بۆستی بۆ نمونە لەسەر چلایەک بۆستی جوانتر دەرئەچی هەیە کەسەکە عینەکی پێ بۆ پیا بێ ئافرەت بێ ئاسای ئەتوانی دەستێ بە عینەکەکەیەوە بگرێ عینەک لە چاوکە عینەکەی داکەنێ چوزانم بە ڕێکردن لە کاتی ڕێکردنە ڕسمەکە بگرێت ئیتر شێوازی وەستان زۆرە بەڵام تر بەپێی ئەو کەسێک کە لە شوێنەکە ڕسمەکەی گرتووە ئەو مناسبەی کە ڕسمی بۆ ئەگرێت چییە لە قوتەکانیش ئەگۆڕێت هەشە هەر خۆی لە کاتی وێنەگرتنە هیچ پەکی ناکەوێت بۆ شتانە ئاسایی هەر بڵێ بۆستە ڕسمەکە بگرم 5 ڕسمی بگرە هەر ڕسمێک و بە لە قوتەیەکە وەستێ هیچ کێشێکی بۆ دروست نابێت هەشە دەدانە ڕسمی بگرە هەمووی بە یەک شێواز وەستاوە باشە
کاریگەری هەیە لەسەر جوانی وێنەیەک؟ طبعا وێنە تۆ ئەگەر بتەوێت ڕسم بگریت ئەو جلوبەرگەی کە هەڵی ئەبژێری زۆر گرنگە کە ئەو باگراوندەی کە تایە ئەوەستی بۆ نمونە ئەو لۆکیشنی تایە ئەوەستی چۆن ئەیگونجێن لەگەڵ جلەکاندا بۆ نمونە تۆ جلێکی سەوزە لە بەرایە ناکرێت لە باگراوندێکی سەوزا بۆستیت لەبەرەوەی تۆ تێکەڵەبی لەگەڵ باگراوندەکە زۆر دەرناکەوی یان جلێکی ڕەشە لە بەرایە مەگەر ئەوەی کە بۆ ڕسمێکی تایبەتی هەیە فەیس مۆدلن و ئەوانە ئەکات بەس دەموچاوی دەرچێیان ڕسمێکی سینەمایی ئەگرێت جیاوازە لەوەی کە چۆن ڕسمێکی ئاسایی بێ جلێکی ڕەش لە بەرایە لە باگراوندێکی ڕەشات تۆ دەرناکەوی جلێکی سپی لە بەرایە لە باگراوندێکی سپیا دەرناکەوی لەبەر ئەوە عادەتەن ڕەنگە تۆخەکان لەگەڵ ڕەنگە کاڵەکانە میکس بکرێن زۆر باشتر دەرەکەون تۆ جلێکی ڕەنگە و ڕەنگ و جوانە لە بەرایە سەوز و پرتەقاڵی بۆ نەجلی کوردیە سەوز و پرتەقاڵی لە بەرایە لە باگراوندێکا بۆستیت ئافرین تۆزێک فراوانتر بێت بۆی جلەکانە بە جوانی دەرکەوێت یاخود لە پشتەوە زۆر قەرەباڵخ نەبێ زۆر سەوز بەتایبەت ئەگەر تابقی سەرەوەی جلەکە و سەوز بێ لە باگراوندێکی سەوزانەوەست بە ئەوی تێکەڵ نەبیجا لەبەر ئەوە بەپی ئەو جلانەی کە هەڵە بژاردووە زۆر مهمە باگراوندەکەش هەڵبژێت ڕۆژگارگیان من خۆم زۆر سەرسامی ئەو فۆتۆگرافەرانم کە لە وڵاتی ئێران ینی ماگلەوە پێشکە سەر و ساڵانی ڕابردوو بەس خۆشبەختانە سەر لە کوردستانی زۆر فۆتۆگرافەری وەمان هەیە ینی ڕسمی ئاسایی ناو بۆنە جادە و بانەکان ئەو شوێنانەی هەرکە خەڵکی ئاسایی لێ بە شازێکی زۆر جوان ئەگیرێ بێمە سەر ئەو بابەتی کە ئایا شوێنی جوگرافی بۆ تۆ نەبۆ دەکێشایی ڕەنگە هەندێک کەس بڵێ لە بڕۆی من لە دەربەنی خانام ڕەنگە وەکو ناو شاری سلێمانی یان وەکو ناو شاری هەولێر یان هەرێکی تر لە شارەکانی کوردستان فراوان نەبێ ئەمە بێتە گرفت و نەتوان لە بوارەکە خۆما دەرکەوت لە ڕاستیە من بۆ هاتوچۆکردن و بۆ شێوازی بۆ هەڵکەوتی جوگرافیەکەم کێشێکم بۆ دروست نەبووە لەبەرەوەی ئیشەکەی من هیچ جۆرێک لەو کێشانە هەڵ ناگرێ بەڵام تاکە کێشەیە کە ڕەنگە جار بوو بێت ئەوش نەبووتە کێشە الحەمدولillah بەسەر عین تێپەڕیوم بەڵام بۆ هەندێک کەسی تر لەوانەیە کێشە بێت ئەویش هاتوچۆیە ڕاستە من لە دەربەنی خانم بەڵام من ئیشم لە سلێمانی کردووە لە کەلار بەس لە دەربەنی خانە ئیش ناکەی کێشەم نابێ ئینشاءڵڵا مەگەرەوەی کە زۆر دوور بێسە بۆ منە لە شارێکی لە هەولێر پیاوتو من ناتوانم دەربەنی خانەوە بڕم بۆ هەولێر وە چکە هەم مەسافەکەی زۆر دوورە هەمیش ئەو قازانجی کەم لێ ئەەکەم ڕێگاکە ناهێنێت ڕاستە جا لەبەر ئەوە شتێکی زۆری شێبێ بۆ کەسێکی ڕاستمەکە جا لەبەر ئەوە مەگەر هاتوچۆ کێشەیەکی بۆ دروستکردم ئەوش سپاس بۆخۆ خێزانەکەم ئەوەنە هاوکار من لەوەیانە کێشێکی وان بۆ دروست نابێت بەڵام وەکو ئەوەی کە تۆوتە بۆ منە ئەوانەی ئێران ئەوەی ڕسمی سەرجادەکان بۆ منە ستریت فۆتۆگرافی لە شارێکی وەکو دەربەنی خانە بۆ منێک کە ئافرەتم زۆر ڕەنگە زۆر کێشەیەکی ئەو گەورە نەبێ بەڵام من خۆم حەزم لێ نییە لەبەر ئەوەی زیاتر ئیحراج ئەبم پێی ئێستا بۆ من کامێراکەم بکەمە کەسێک بڵێ بێ زەحمەت ڕسمم مەگرێت و کاتە من زۆر پێم ناخۆشە بێ هەیە پێی ئاساییە ڕسمی دەنەفەر ئەوێ ڕسمی دەنەفەر بگرێت یەکدانیان ڕازین ڕسمەکەیان بگرێت یان لە شارێکی سلێمانیا وەکو سلێمانە گەورەترە فراوانترە ڕەنگە خەڵکی سەرجادەکان چکە ئەو شتە زیاتر باوە لێرە پیان ئاسایی بێ کەسە کامێراکەیان کامێرا ڕووکاتە ئەوان و ڕسمیان بگرێتەوە ئەوانە ڕەنگە کەمتر کاردانەوەیان هەبێ بۆ ئەو شتە بەڵام هەرچەنە تاقیم نەکردێتەوە لە دەربەنی من بسڵت مەبەستم ئەوە نەبوو زۆر هەر کەسێک ئاسایی کاچە ڕسم گرێت لە جیاتی باگراوندێکی زۆر عجیبە بژێری هەر لە شوێنێکی زۆر ئاسایی شارە ڕسم لە سادەکان تایبەتە بەسم ئەوە بوو دەست خۆش بۆ ڕۆژگاریان ڕاست باشە ڕۆژگاریان کەسێک کە حەزی لە بوارێک ئەبێت توێچێتە ناوی بگومان ئەگەر خۆی شارەزای نەبێت و بووی نەخوێند بێت بگومانە بێت خولێک ببینە یان دەورەیە ببینێ تۆ هیچ هەوڵت داوە لە ڕێگەی خولەکانەوە یاخود لە ڕێگەی یوتیوبەوە فێری زانیاری زیاتربی لەسەر بوارەکەت لە ڕاستیە من سەرەتا کە هاتمە ناو بوارەکەەوە بە وەکوتم حەز و خولیا بوو هیچ ئەزمونێکم نەبوو لە بوارەکە وەرە ئەوەی کە بە مۆبایل ئیشم ئەکردو ئەوانە تا چەند ساڵێکیش هیچ خولێکم نەبینی بوو بەڵام لەم کۆتاییە خولێکم بینی ینی خولێکی پێشکەوتووی فۆتۆگرافیم بینی چەند ماوەیەکی کەمی کورد خەیان چەند ڕۆژێک بوو وەکو لە ڕێگەی یوتیوب و فێرکاری و شتەکانیشەوە متابعاکەم بڵێ طبعاً تۆ بواری فۆتۆگرافی زۆر فراوانە و هەموو ڕۆژێکیش لە پێشکەوتن و گەشە سندنایە جا لەبەرە وەک تۆ ئەگەر هەر لە ستایلە کۆنەکەی پێشوا بمێنیتەوە بۆ نە جۆری ئیدیتەکان یان شێوازی وێنەگرتنە کۆنەکان بێنیتەوە
هیچ پێشکەوتن یان لەگەڵ هاوڕەکانی خۆتان ناڕۆیتە پێشەوە. باشە باسی ئیدیتر کرد چ بەرنامەیە بۆ ئیدیتکردن بەکارهێنیت وە خۆ زیاتر چ جۆرە ئیدیتێکێکی بۆ وێنەکانت؟ لە ڕاستیە بۆ کۆمپیوتەر و ئەوانە عادەتەن فۆتۆشۆپمان هەیە زۆری فۆتۆگرافەرەکان فۆتۆگرافەرە عالەمیەکان و هەموو فۆتۆگرافەرێک فۆتۆشۆپ بەکارەهێنێ لایترۆم بەکار ئەهێنێ بۆ مۆبایلیش بەرنامەمان زۆرە لایترۆم وەکو چۆن لە کۆمپیوتەرە هەیە لە مۆبایلیشا هەیە و تا ڕادێکی زۆر باشیش کواڵیتی وێنەکان ئەپارێزێ بەرنامەمان زۆر لە ڕاستیە هەم بۆ مۆبایل بە تایبەتی چکە ئەوەیە بەڵام کواڵیتی بەرنامەکان هەمویان وەکو یەک نین چەندانەیەکیان هەیە کواڵیتیان باشە بۆ ئێدیتکردن گونجاون و لە کۆمپیوتەریش وەکو وتم فۆتۆشۆپمان هەیە لایترۆممان هەیە ئەمە بۆ فۆتۆ بۆ ڤیددیۆش تەبعاً بەرنامی تایبەت هەیە بۆ ئەوەی مۆنتاژی پێ بکەیتەوە ئەوانە. جامتم ڕۆژگەر کامێراکە بۆ نەهێناوە لەوە ئەو پرسیارە بکەم ئەو جۆری ئەو کامێرای بەکارهێنی بۆ فۆتۆگرافەرێک ینی ڕەنگە زۆر گرنگ بێ بەلایەوە کە کوالێتێکی زۆر باش بێ نوێترین کامێرە بێ ئەمە زەختێکی بۆ تۆ دروست نەکردوان ئەتوانی لەگەڵ ئەو کامێرا نوێیانە دەست پەنجەنەرمکەی کە دێنە بازاڕەکانە و مۆدێلەکانە گۆڕن. ڕاستیە کەسێک کامێرایەکی پێبێت ئاساییە ینی ئاسان نابێت بەڵام ئەتوانێت لەگەڵ کامێرا پێشکەوتەکانیش خۆی بگونجێنە بەڵام کاتی ئەوێ لەبەرەوەی وەکو چۆن مۆبایل ماوە ناماوێ وەکوکی ئێستا نەکەیسە بۆ کە مۆدلەکان بەرزە بنەوە شتێکی زۆر کەم لە مۆبایلەکان ئاگۆڕن بەڵام تۆ سێری گالاکسیەکی یەک بکە لەگەڵ ئەو گالاکسی ئەڵترای بوومە 24 ئەوانەوە کە چەند گۆڕانکاری تا بەسەر هاتووە هەنە لە بەرنامەکانە ئەویان ناڵێن بەڵام کامێراکان لەگەڵ کواڵیتیەکانیانە کە بەرزتر بمەنەوە نرخەکانیشان بەرزترە بێتەوە و لێنسەکانیان تێچووی زۆر زۆری ئەوێت تۆ ئەگەر پارێکی باش و بودجێکی باش لە بەردەسا بێ بتانی لەگەڵ هاتنی کامێرا تازەکانە بتوانانی بیان کڕیت ئەوە زۆر زۆر باشە بێت لەبەر ئەوەی کواڵیتی کامێرا بەرزەکان تەسەوری ناکەی کە چەند جیاوازی هەیە لەگەڵ ئەمانی ترە جا لەبەرەوە ئینسان من دایم وتومە ڕاستە کامێرا زۆر کاریگەری هەیە لەسەر کواڵیتی ڕسمەکان بۆ کواڵیتی بەڵام وەکو وێنەگرتن و ئەوانە تۆ ئەتوانی بە مۆبایلێک وێنەیەکی باش بگریت و وەکو کامێرایەک بەڵام کواڵیتیەکان بە هیچ جۆرێک ئەوە منافەسە ناکەن هیچ گوانێکی تیان هەیە ئەڵێ ئەو ڕسمە چیە منەتوان بە مۆبایلیش ئەو ڕسمە بگرم بەڵام ڕاستە ئەتوانی ڕسمەکە بگری بەڵام کواڵیتیەکەی بە هیچ جۆرێک هەرچەندێک ئەو مۆبایلە کواڵیتی بەرز بن ناتوانێت بگاتە ئاستی کامێرایەکی ئاسایش لەبەر چی لەبەر ئەوەی کامێرای مۆبایل و کامێرای فۆتۆگرافەری هەردووکیان سێنسەریان هەیە بەڵام سێنسەری مۆبایل چەندێکە بچکۆلانەیە کە سێنسەری کامێرا زۆر گەورەیە سێنسەر کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە لەسەر ڕووناکی و کە بەری کامێرا ئەکەوێت و ڕسمەکانی پێ ئەگیرێت و لەبەر ئەوە کواڵیتیەکان زۆر بەرزترە لە مۆبایلەکان لەبەر ئەوەی سێنسەریان گەورەترە ئەوان جا لەبەر ئەوە ئەم قسەیە زۆر اعتیمادی ناکرێتە سەر کە بڵێ مۆبایلیش ئەتوانی هەمان ئیشی ڕسم بگرێت هەرچەندە ئێستا فۆتۆگرافەرمان هەیە بە تایبەت بە مۆبایل ڕسم ئەگرێ ینی ئیشی مۆبایل فۆتۆگرافی ئەکا لە کامێرا بەکار ناهێنێ کواڵیتی ئیشەکانیشی زۆر جوان گرنگە بەهرەی خۆ بەکارهێنێ ئەو ئەتوانێت بۆ مۆبایلە ئیش بکە بە کامێرای شتوانێت ئیشێکی جوان بکات. باشە ڕۆژگارگیان تۆ ستافت هەیە یان خۆت بە تەنیا ئیشەکان ئەکەیت؟ جارێک ستافم نییە هەر خۆم بە تەنهام بەڵام لە کاتی دەرچوونەکانمە خوشکەکانم دائیمەن دوو خوشکم هەیە هیچیان هەریان لەگەڵما لەبەر ئەوەی جاری وا هەیە هەنێ ئەشیام هەیە بۆم هەڵەگرنیان بە تایبەتی لە کاتی هەڵگرتنی ڕفلکتەرا پێویستم بە کەسێکە بێ بۆ ئەوەی ڕفلکتەرەکەم بۆ بگرێت و بەکاری بێنم بەڵام ئینشاءالله ئەگەر خۆی گەورە یارمەتیم بدات حەزم لێ لە داهاتوە ستافێک دروست بکەم ئینشاءالله. ئەی ئەگەر بێوێت پەیوەندیت پێوە بکات شوێنت هەیە یان تەنها پەیجێ شتێکت هەیە؟ نانە تەنها لە ڕێگەی پێیجەکانمەوە هیچ مختبەر و ئەوانەم نییە بۆ ڕسمگرتن تەنها گەڕۆکم ینی لە ڕێگەی پێیجەکانمەوە پەیوەندیم پێوەکەن و ئەڕۆم لە هەر شوێنە بیانوێ ڕسمیانەگرم. پێیجەکانە ناوی چێ بە بینەران ئەگەر لێرەوە یەکێک ویستی پەیوەندیت پێوە بکات بۆ ڕسمگرتن لە ئینستاگرام ناوی ڕۆژی گرافیە هەر ڕسمی خۆمی لەسرە فەیسبووکیش بە هەمان شێوارە عنی هەمان ناوی هەیە. باش ڕۆژگارگیان ئێمە کاتمان نەماگەر شتێکت ما بێ لە کۆتاییە ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازی بە تایبەت بۆ ئەو گەنجانەی کە حەز و خولیایەکیان هەیە و یان کەسێک نیە پشتگیریان کە یان خۆیان ساردن لەوەی ئەڵێن من بۆ شتێک خوێندومە ئێستا ئیشێکی تر بکەم چیت هەیە بۆوانە؟ لە ڕاستیە
لە وڵاتی خۆمان ئێستا وای لێ هاتووە تۆ گەر ئیشەکەش چەندێک باش بدانەوە بەشی کە چەندێک باش بخوێندوتەوەی زۆر دەرفەتە بۆ ناگونجێ لە بوارەکەی خۆتا ئیش بکەیت مەگەرەوەی کە هەوڵ و مادووبوونێکی زۆری بۆ بدەی و زۆر لێ ببڕیت و دەرفەتێکی باشش بێتە ڕێگە و بۆ ئەوەی بتوانین لەو بەشێک کە خوێندوتە ئیشی تیا بکەیت و زۆر کەسیشمان بینیوە کە ئەو بەشەی خوێندوویەتی زۆر جیاواز بۆ خۆمێکێکم لەو نمونان جیاواز بوو لە حەز و خولایی کە هەیە بووە هەیە پەرستاری تاوا کردووە حەزی لە خەیەتیە حەزی لە شیرینی دروستکردنە جا لەبەر ئەوە قەت خوێندن کە ڕێگر نەبووە لەوەی کە تۆ لە بوارەکەی خۆتا ئیش بکەیت و پەرە بۆ حەز و خولایە بدەیت کە تۆ هەتا بۆ ئەوەی کە دەستکردن بە ئیشەکەی خۆشیان لە چ بارەی حەزیان لێ ڕاستە زۆر مهمە دەوروبەر هاوکارێ بن پشگیرەکەن زۆر ئیشەکە بۆ ئاسان ئەبێ بەڵام خۆشە لێ ببڕی تەسەورەکەم ئەگەر ئیشەکە و باش بێت لە ڕووی یاسا ئاسمانیەکان و زەویەکان و هیچ کێشەیەکی نەبێ بۆ نمونە نایاسایی نەبێ یان ناشەرعی نەبێ تەنها پشت بەخوای گەورە بەسە هەموو ئیشێکە بۆ ئاسان دەستخۆش بێ زۆر سپاس ڕۆژگار بورهان فۆتۆگرافەر کە لەم تۆرە لەگەڵمانە